بەخێراتنتانەکەین پێش هەر شتێک دوای ئەوەش هیوادارین کە لە ئاست ڕۆحی پاک و هەروەها ئەو ڕۆحە داهێنەرەی تەهای کەریمیا بین کە بێگومان بجێ هێشت و لەناومانە ڕۆحێکی بەجێ هێشت کە بە جۆرە لە جۆرەکان هەمووانی نزیکی بوون هەمووانی کارەکان بینیوە بەری کەوتون تەها ئەوەندەی لەگەڵ ئێمە ژیا ئەوەندەی تێکەڵمان بۆ هەموو هاوڕانی کە ئیشان لەگەڵا کردووەزانن بە درێژایی ئیشکردنی ڕەنگە دڵی یەک کەسی زویر نەکردبێت ڕەنگە ئازاری مێرولەیەکی نابێت هەمومان نەزانین کە لە ئیشەکانیشیان تایبەتمەندێتی و شاعیرێتی و جوانی زاڵ و وەسەر ئیشەکانیە لەبەرم ڕۆحە جوانە و لەبەرم کەسێتە جوانە کە هێشتاش بە گەرمی هەست بەبوون و بە ئامادەیەکەین لێرە لە ئێوارەیان کۆبینەوە ئازیزان و خۆشەویستان هونەردۆستان و سینەما دۆستانی ئازیز بەخێر بێن بۆ یادی هونەرمەند تەها کەریمی دەستانە گوشین کە زەحمەتان کێشاوە ئەم یادەتان ڕێخستووە و ئامادە بوون بۆ ئەوەی جارێکی تر باز لە هونەرمەندێک بکەیت کە بە باوەڕێکی و قوڵەوە ڕێگای سینەمای هەڵبژارد و هەوڵی دابینەر لەگەڵ خەم و خۆشی و ئێستا و ڕابردووینەتەوەکەی ئاشنا بکە ئەو بەردەوامەیوت من لەلایەن خەڵکەوە بەردەوام هاوکاری کراوم و قەت دەستی هاوکاریم ڕەت نەکراوەتەوە من دڵنیام هەر ئێوە و دۆستانی ئازیزی وەک ئێوە بوون کە هاوکاری بوون و یارمەتیتان داوە و ئێستاش لە هەوڵی ئەوەدان ڕێگاکەی بەردەوام بێت دۆستانی ئامادە لەم دانیشتە و ئازیزانی غەزەلنووس ئێمە دڵنیاین کاکتەها چاوی لێتانە و دڵخۆشە بێت بەوەی کە یادی ڕامان و فکری ئەو هونەرمەندە بکرێتەوە ئەو قەت حەزی بەخۆ دەرخستن نەبوو ئێمەش پێمان وایە ئەم یادانە و ئەوەی کە ڕۆژی پێنجشەمە بە ئامادەبوونی کۆمەڵێک لە دۆستان و هونەرمەندان و نووسەران لە ماڵی خۆیان لە بۆیان بەڕێوە چوو بۆ کاکتەها نەبوو بەڵکو بۆ لە بیر نەچوونەوەی جیهان بینی ئەو بوو بە چاوخشاندنێک بەسەر ژیانی تایبەتی و کارەکانی هونەرمەند تەها کەریمیدا بۆمان دەرەکەوێت کە ئەو وەک دنیابینی تایبەتی خۆی بەردەوام کۆمەڵێک خاڵی لە بەرچاو گرتووە و کاری بۆ کردووە بەرچاوترین و گرنگترین ئەو خاڵانە مرۆڤ بوون و خۆشەویستی نیشتیمانە و ئەو پیوا بوو کە هەمومان مرۆڤین و هەموو ڕێبواری لەم جیهانەدا با یەکترمان خۆش بوێت جیاوازەکانی یەکتر قوبوڵ بکەین و گوێ لە یەکتری بگرین ئەو بەردەوام لە هەوڵی ئاشتی و پێکەوە ژیاندا بووە و ئەو بەردەوام لە هەوڵی ئاشتی و پێکەوە ژیان بۆ مرۆڤەکان و بە تایبەتیش بۆ ناوچەکەی خۆی یەکێکی تر لە خەمە گەورەکانی ئەو ژیانێکی ئاشتی خوازانە بوو بۆ پێکەوە ژیان و دوجار ئاشتی لە نێوان ئەو نەتەوانی کە دراوسی کوردن ئەو هیچ نەتەوەیەکی بەسەرتر نەدەزانی پێی وا بوو کە هەموو نەتەوەکان مافی ژیانێکی ئازاد و ئاشتی خوازانیان هەیە ئەو خاک و نیشتیمانی خۆی خۆشەویست و بەردەوام هەوڵی دەدا هەموو بیر و بۆچوون و کارەکانی لە ڕوانگەیەکی کوردانەوە بخاتە ڕوو ئەو لەم سۆنگەیەوە کۆمەڵێک لە کێشەکانی وەک شەڕی ناوخۆ و خیانەت بە نیشتیمان ڕەخناکات لە هەمان کاتیشا هەموو بیر و بۆچوون و ڕەنگەکان لای ئەو یەکسانن کێشە لە تێنەگەیشتن لە یەک و گوێنەگرتندایە بۆ یەکتری ئەو بەردەوام دەزەخاتە سەر کێشە گەورەکان و خۆی بە بەرپرسیارەزانێت بەرامبەر ئەوەی لە کۆمەلگادا ڕوودەدات و وەک ڕۆشنبیرێک گۆمەکە ئەشرەقێنێت و پرسیاری ئەخلاقی گەورە ڕوبەڕووی بینەر دەکاتەوە ئەو خۆی دەرباز کردووە لە گێڕانەوەی چیرۆک و ڕووداوە ئاسان و ڕاگوزەرەکانی کۆمەلگا و دەزەخاتە سەر برینەکان بە ئومێدی ئەوەی دەرمان بکرێت بەڕێزان خۆشەویستان لە درێژەی بەرنامەکانە ئەوەی کە ئێستا هەمانە دوو بەرنامی دیکۆمنتەریتان پێشکەشەکەین کە یەکەمیان لەلایەن کاک هەردی قادرەوە ئامادەکراوە تایبەتە بە ئیش و کار و هەروەها کۆمەڵێک ڕەنگە خەڵکی کەوالیسی ئیشەکانی تەهای کەریمیشی تابێ و دووەمیشان کارێکی ئەوین شەریفیە ئەوین شەریفی کە هاوسەری کۆچکردو و تەهای کەریمیە ئیشەکانە بینین و دوای ئەوە بەرنامەکان درێژەکەین
تو میای چه بودم؟ ناو رسول بايزة خلقي هوليرم يكم جارة هاتو ناو أرى محمد حلب جيم تاسج نات ناو مسعود عزيزة خلقي سليماني أما شواري من جارك يم ويرا دو جارة سرسوني ياسين أجرا من متوا هادو جارك جالس قاصق سكيت يابو معرف عزيزم خلقي سليماني يكم جارة دم أما سليمانية يروس لو تاشكالو أتونا تيرا 15 كيلومتري بانا أتشينا بانا لبانا وبورمي لورمي شو بو تركيا استاتشينا بانا جماعاتي كتريش براوان ما طلب إن تاوان دين بيكا وريا كين برسنوري تركيا نفري $100 تان دي ورقري عبد الستاريش كوريجي رفيقنا أتان باتا تركيا لقلت عندي تاس نوريا سينا ليو نفريتشن ورقري $1,100 تاس صوبيس كسم سلامت قاندوا أما عند زيادة رقابانا استوت له هولند أبدو أنا أفغاني استوت من النرويج چی بوا کاکا؟ لەسەر کاریان بدە لە ناوبێ کاریان پێدا بی مەشوێنکە قبل چی بوا؟ مەگەر نەبیستووە بوا شیرە خواردکە چی بوا؟ بوا پیام ناو حیزبی سەر و حیزبی خوار دوبارە لە یەکیان داوە کی؟ چۆن نەبیستووە چوار نەفەریشیان لە یەکتر کشتووە ئەنان هاتوومە شوێن تۆیە کی هاتو بشوێن؟ حیزبی خوارەوە تاڵێک موویسپی لە ڕێشمانەوە و شەردەستی پێکرد شەڕە حیزب لەگەڵ حکوومەتی عێراق شەڕی بڕنەو لەگەڵ تەیارە بوو شاخ سووتە خاتون خۆف گرتی كلميك سورانيين دبيجين خمساردي تاني خمسارية خمساردي باوري من لحمو بعدكم القاية ما هي طبعا ليش هي اگر خمساردي نبي هلا بجا يعني فيلم كرسي هلا بجد تتشكرن يعني مثلا اطفال تتشكرن بيش هموش لك جارقنا تحت جار تبي التلفزيون اخدي بيتنا ما يشكر مش تبي للسينما جهاني بيتنا ما يشكر يعني بونمونا فيلم شيء هلا بجا مثلا لا فرنسا بيتنا ما يشكرن دبي التلفزيون يكدي له اماده بس
هەم بەرنامەیەکی باش بۆ خۆی چێدەکە هەم ئیمکانێکی باش بۆ فیلمسازی خۆ چێدەکە یعنی پاڵپشتێن مێ فیلمساز نە تەلەڤیزیۆنی کوردیە دەزانی تەلەڤیزیۆنی کوردی بیر لەوەی دەکات بەرنامەیەکی بۆ خۆی چێ بکە دروست ئەوە گەلێک کەمە مەسئولیەتی تەلەڤیزیۆنی بەرامبەر بە سینەمای بەرامبەر بە کۆمەڵگایە گەلێک گرینگە ئەگەر ئەو ماهیەتی کاری خۆی ناش بکە عليكم السلام مكتوبة أقدر قاعدة كسبات كان كوميونست نيات نشكر ده باش لير شاركن بكام حزب لتجي شيء أبويا مالي بس بكي استنى الحين اسمع جري مع الحلقة قادر تمام من صالة خلقي هلبجين كيش برقبوة خالقي غيرس الشالوي سێ ساڵە بێسەر و شوێنە پێشمەرگە بووە شوێنی ونبوونی لە کوێستانی قەندیل رحت إذا وحدت سألت عليه ما لقيت له أي أثر أذكروا لي على جبل قنديل آخر شيء قالوا لي مفقود بجبل قنديل ئەبێ سوێندم بۆ بکەم لای دەربەدانە بێ باسی نەکەم ناوی ون بۆکانتان ناوی باوکیان ساڵی لەدایک بوونیان ژمارەی پێناسەیان خەڵکی کام شارن خەڵکی کام وڵاتن ئەمانەم هەموو پێ بڵێ فەقەت ئەس بۆم شدەهای کوێستانە قەندیل خەبەردارن یامروز Kandil dağları kalpleri. من سێ سەعاتی بووم لە ژیانە دایکم ئەمریکای ئیتر بە ڕەزالەت من گەورە بووم.
من هەر کاتێ شاخێکی لوتکەسپی هەورامانە بینم یەکسەر مەلا عەبدولکەریمی مودەڕیس دێت بەرچاو. فیلمی 1900 باسە ژیانی ئەم دەه کەسە دەکا ئەوەی کە ڕابردووی وان چاوا بووە چاو ئەوان دەرباز بوو و گرنگتر لەوە ئێستا ئەوان دەخوازن چی بکەن ئەوان کە تەنها شاهدی ناو گۆڕە بە کۆمەڵەکانی ئەنفالن دەخوازن چی بکەن ژیانیوان لە داهاتوو چی دەبێت فیلمی 1900 باستەوە دەکات و نوێترین و تازەترین فیلمی منە. دەبێت ساڵ کارێکم پێسپێردراوە نازانم کێ پێسپارد نازانم بێ چی بکەم بەڵام دەزانم لەسەر شانەوە بێ بە ئەنجامی بگەین. مۆڵێ بەبە کی بێ مۆڵێ سلام علیکم چەند کەسێت تاوێ بۆت بینە سێ ڕۆژە دەرچماوە دوو ڕەبایەکەوتی بەخواکە فرێش هەستەکەم تو شتێکە دای لە پارێزران لێ قسەم بوو کرد بەژوو تا یک ساعت زیادە لەو دیوە گیرا اینجا هاتین دوای وەستەکە دایە ومن لە ئاخریا قسەی خۆ بە ئاخەفتنێکی کەوجومەت قەهرەمان لە فیلمی کوێستانی قەندیل تەواو دەکەم کە دەبێژێ ئەم هەموو ڕێبوارین وەرن بەیەکەوە بین ئەم هەموو ڕێبوارین ئەم لەناو گردون هەموو ڕێبوارین یعنی من وەکو کورد تۆ وەکو فارس وەکو عەرەب وەکو هەموومان دێن و دەچین یعنی چما وەکو پێکهاتێکی گردون نەژین هێویدارم ڕۆژهەڵاتی ناوین ئەوە بزانێت کە هەموومان بەشێکین لە پێکهاتی گردون وەکو گردون مافی پێمە بەخشیوە ببین وەک خۆمان بین من خۆم بم تە خۆت بیت
دەبیدارم هەموو ڕۆژهڵاتی نبینەوە ناشک فیلمسازێک هەموو ژیانی خۆی و هەموو کارەکانی خۆی بە جۆرێک لە پەیوەندیە بە هێزی مردنەوە و ڕوبەڕووبوونەوەی مەرگ وە گەڕان بە دوای نەمریا سەرفەکە لەبەرەوە کە قسە لەسەر مەرگی هونەرمەندێکین ڕاستیا جیاوازتر و شتێکی جیاوازتر ئەڵێن لەسەر مەرگێکی ئاساییتر مەرگی هەر کەسێک دەستخۆش من هەستەکەم دوای 2 ساڵ لە تێپەڕین بەسەر مەرگی کاکتەهایە کاتێکی پرسیارێک بگۆڕین ئەوەی کە جاران ئەمانوت کاکتەها کێ و جوابی ئێمەش تەقریبەن جوابێکی بایۆگرافی و ژیاننامەیی بووە مانوت کاکتەها ئەو کەسێ لەدایک بووە و ئەو نیشانەی دروست کرد و خەڵاتانی وەرگرتووە بەڵام کاتێتی تر ئەو پرسیارە بگۆڕین بۆی بڵین کاکتەها چییە و کە پرسیار لە ماهیەتەکەین پرسیار لە چیەتی کەسێکین ڕاستیا پرسیار لە پرۆژەکەین پرسیار لە کەسێکین کە خاوەنی پرۆژەیەکە و ئێمە ئیتر لە مۆلا تەهاوەکو پرۆژەیە گەناسین پرۆژەیە کە لە سەهاوە دەست پێکە و ئەکرێ و ئەبێ بەردەوامیش بێت و ئەم پرۆژێش تەوان من هەستەکەم کاکتەها لە چەند ئاستێکە وەکو بە بڵین چەند کارکتەرێکی خۆی درێژەی پێەیە یەکەمیان وەکو فیلمساز ئێمە هەمومان کاکتەها کەریمیمان وەکو فیلمساز ئەناسی کە فیلمی دروستە کرد فیلمەکانیمان ئەبینی و بە چاوشاندنێکی خێرا بە بەرهەمەکانی کاکتەهایە شتێک کە لای هەمومان زۆر ئاسان بەردەستەکەویژەوەی کە کاکتەها بە ئاشکرا بە ئێمەیەوت کە خەمی سەرەکی سینەما لانی کەم بۆ ئەم قۆناغی کوردستان و لانی کەم بۆ هونەرمەندێکی ئێستای کوردستان ئازاری نەتەوەیی و ئازاری جەمعیە لە پێش ئازاری فەردیەوە چونکە هەموو فیلمەکانی کاکتەها لە کورتە فیلمەکانی و تا ئاخیر فیلمی و حتا لە ئەو سیناریۆش کە تەواوی نەکردووە بە جۆرێک پەیوەندیان بە ئازارێکی نەتەوەییەوە هەیە و پەیوەندیان بە ئازارێکی جەمعیەوە هەیە لێرە سینەما لای کاکتەها بە هیچ شێوەیەک یعنی لە هونەر بۆ هونەر جێی نابێتەوە بێتەوە بە هونەر بۆ خزمەتی کۆمەڵگا بۆ خزمەتی نەتەوە لە ڕاستیە هونەرمەند ئەبێتەوە بە کەسێک کە ئینتما یان پابەندیەکی ئەخلاقی و پابەندیەکی بەرامبەر حەقیقەت هەیە لە بەردەم کۆمەڵگاکەیە لە کورتە فیلمی ئەگەر هەڵە نەبم زریانەوە کە کاکتەها لە ڕێگەی گۆڕینی کاسێتێک لە سناریۆکەی لە فیلمەکە لە کاسێتێکی پێم وامە قورئانە بۆ کاسێتێکی ئاباسکەمەندی نەقدی خۆی لەسەر پەیوەندی کورد بە دینەوە دەست پێەکە لە کورتە فیلمی ژین بە هەمان شێوە نەقدی خۆی لەسەر مەسەلەی کۆچکردنی کوردەکان گەنجەکانی کورد بۆ دەرەوە بەردەوامە بێ و کوێستانی سپی بە هەمان شێوە کوێستانی قەندیل بە هەمان شێوە و وردە وردە کە مەسەن کە ئەگاتە دوا فیلمەکانی یەک شتی زۆر سیر پارادۆکسێکی سیر پارادۆکسێکی زۆر فکری سیر گێتە ناو سینەمای ئەگەر ئەم شتە ڕاست بێ ناوکەوانێک کە ناو سینەمای کاکتەهاوە بەناوی پارادۆکسێک لەسەر مەزلوم و زاڵم یعنی مەسەن ئەگەر فیلمی بە کتێکلاوی سپی ئێمە جەلادێکە بینین یان بۆ مەفهومەی کە لەناو کووردا بەوە جاشێکە بینین کە خۆی لەگەڵەوەی بەرپرسە لە کوشتن و قوربانیکردنی دەیان کەسی ئەنفالکراوە بەڵام لە هەمان کاتە ڕزگارکەری دەیان کەسیش بووە ئەم ئاڵۆزیەوە بە بڵێن ئەو ئاڵۆزیە فکری کە وردە وردە لە بە بڵێن لە پەیامە ڕاستەوخانی کاکتەها وردە وردە گاتە ناو فیلمەکانی کاکتەهای بە جۆرێک ئەبێت کە نەتەوە لە پەیوەندیە بە هونەرەوە بکە بە مەقولەیەکی فکری فەلسەفی لە ناو فیلمەکانیان قسەیەکی ژان لۆ گۆدار هەیە تیۆریست و سینەماکاری فەڕەنسی پێشەوەی ئەو قسەکەم پرسیار ڕێیا بۆچی یعنی ڕەنگە ئێستا بڵین بۆچی کاکتەها وایە کرد زۆر پێداگری لەسەرەمە کرد و زۆر بە شێرگیرانە بەردەوام بوو لەسەرەوە قسەیەکی گۆدار هەیە ئەڵێ مێژووی سینەما هیچ سەدەی بیستەم هیچ نییە لە جگە لە مێژووی سینەما لە ڕاستیە ئەوەی کە هەیە ئەوەی کە ئێمە ناوی سەدەی بیستەم ئەیناسین مێژووی سینەما هیچی تر نییە و ئەم قسەیە چەند عەزەمەتی سینەما ئەسەلمێنە لە هەمان کاتیشە لە ڕاستیە ترسناکیشە بۆ مابنایی کە تۆگە لە سینەمایان نەبیت لە مێژووشان نیت لە سینەمایان نەبیت لە ناو وێنەیان نەبیت لە سەدەی بیستەمیشان نیت
کاکتەها بەجددی لەمە تێگەشت بوو زۆر بە پێداگیری و ئەوەی ویست کورد خاتەوەنە ئەو کۆنتەکستەوە ئەو وێنانە ئەگەر کورد قوربانی کراوە ئەبێ لە سەر شاشەشە قوربانی بکرێتەوە ئەگەر کورد خوێنی ڕژاوە ئەبێ لە سینەمای خوێنی بڕژێتەوە بۆی بچینەوە ناو مێژووە سینەما دەواازی ئەم مێژووەیە ئەگەر کورد عاشقە بێ ئەبێ لە سینەماوە لە سەر پەردەی سینەمای عاشق بێتەوە حکایەتەکانی کارکتەرەکانی مام ڕەسوڵەکانی عینەدینەکانی هەموو ئەم کارکتەرانە ئەبێ بچنەوە بەردەم سینەما بۆچی بۆ ئەوەی لە بچنەوە ناو مێژوو لە ڕاستیە و ئەگەر نەچنەوە ناو مێژوو ئەمرێن وڵە شەڕی کاکتەها لە ڕاستی ئەمە بوو شتێک کە بە ئاشکرا لە فیلمەکانیەوە هەندێک چاوپێکەوتنی ناڕاستەوخۆشی بەردەوام ئەیوت ئێمە ئەگەر ئەمانێ لە مێژووە ئامادە بین لە مێژووە غایب نەبین ئەبێن ناو وێنەیە حازر بین ئەبێن ناو سینەمایە حازر بین ئەگەر نەبین نین و ئەمرین و شەڕی کاکتەها ڕاستیە شەڕی مانەوە بوو بۆ کورد بۆ کوردستان لە ڕێگەی وێنەوە لە ڕێگەی ئەوەی کاهینە حتا مەسەن لە فیلمێکی ئەم مخریجە فەڕەنسیا لە دوو وێنە تێکەڵە بن کە وێنەی هیتلەر و چارلی چاپلینە حتا زۆر ڕاستەوخۆ گۆدار پێ دەڵێت هیتلەر بۆی بمێنێتەوە پێویستی بە سمێڵی چارلی چاپلینە لە ڕێگەی تێکەڵکردنی دوو وێنەوە لە ڕاستیە هەموو نەتەوەیەک و هەموو ئازارێک و هەموو حکایەتێک و هەموو ئینە پێویستی بە سینەمایە لە ئێستاە بەڵام قسەکە ئەوەیە کە ئێمە کە ئەم پێشەکیە باسەکەین دیسانەوە پرسیارێکی زۆر دووبارەوە ڕاستی هەندێک جار گرنگ بەڵام ئەو نە دووبارە کراوەتەوە ڕەنگە لای ئێمە ناگرنگ بێت بەڵام زۆریش گرنگە ڕاستیە ئەوەیە کە چی بکەین ئێستا سینەما ئەوە گرنگە و سینەما ئەوە زەڕورە چی بکەین ئایا هەمانە کاکتەها بە سەراحەت خۆی لە چاوپێکەوتنی ئاڵێ نەخێر ئێمە سینەمای کوردیمان نییە و ئەبێ دایمەزرێ لێرە یا مەسەن دوو ئاراستەیان چەند ئاراستەیەکی زۆر جیاواز لە کوردستانە هەیە ئاراستەیەکیان عەقڵیەتی ئیداری سینەما لە کوردستان بەڕێوەیە بن کە پێیان وایە سینەمای کوردی هەیە و بۆچی لە بەرەوەی فیلم هەیە لە فیلمی کوردی هەیە و هەڕاستەیەکی تریشیان کە بێگومان کاکتەها بە جۆرەی بڕوای پێ هەبوو سینەما و فیلمی جیا کرد ئەمە زۆر زۆر گرنگە کە کاکتەها بڕوای پێ هەبوو ئێمە هەڵەتێ نەگەین فیلم زۆر جیاوازە لە سینەما سینەما پرۆسەیەکی زۆر بەربڵاوتری کولتوری سیاسی ئابووری فەرهەنگیە بەڵام فیلم ئەکرێت بەرهەمێک بێت کە ئێمە هەمومان بیبینین و کاکتەها بەردەوام هەوڵیە کە ئەم دوو شتە لێکتر جیا بکاتەوە تێمان بگەێنە کە ئەگەر فیلممان هەیە مەرج نییە سینەمامان هەبێت و قسەکە لێرەوەیە کە مەسەن کاکتەها لە کارکتەری خۆی وەکو فیلمساز ئەگوازێتەوە بۆ کارکتەری خۆی کارکتەرێکی تری خۆی وە کەسێک کە بیر لە دانانی و خەمی دانانی بناغی سینەما ئەخوات لە کوردستانە بەچی ئەمە زۆر زۆر گرنگە کە من پێم وایە گرنگترین خاڵی وە گرنگترین سیفەتی کاکتەها کە جیایە کاتەوە لە هەموو دەرێنە لە کاری تری کورد ئەمە بوو کە هیچ دەرهێنەرێکی تری کورد هەمویان فیلم دروستەکەن سەرقاڵی پرۆژە شەخسەکانی خۆیان بەڵام کەسیان ئامادە نین یان کەسیان لەو گرنگیە تێ نەگەشتون کە بیر لە دانانی بناغی سینەما بکەنەوە لە کوردستانەوە کاکتەها یەکشت زۆر گرنگە بە هەموو ئەم تێڕوانینانەی کە هەیە خاڵێک زۆر جێی سەرنجە ئەوەیە کە سینەما بەبێ ئاوەردانەوە لە مێژووی سینەما دروست نابێت ئێمە توانین پرسیارێ بکەین کە کاکتەهاش بێگومان باوەڕی بەم پرسیارە هەبوو ئەو کاتێک کە سینەما گەشەیە کرد و کاتی سینەما بزوتنەوە و ژانڕ و شاکارەکانی خۆی تاقیە کردەوەمانە ئێمە لەکوێ بووین ئێمە یانەوە تا لەسەر سن و چاوەڕی پەڕینەوە بووین یان گازی ژەهرەویمان هەڵەمژیان لە ژێر زەمینەکانە خۆمانە شاردەوە یان ئەنفالە کراین یان شیمە باران نەکراین و ئەسڵان ئێمە لەگەڵ مێژووە پیاسەمان نەکردووە ینی بۆ مەفهومەی کە کورد لەگەڵ بۆ مەفهومەی کورد وەکو نەتەوە با بڵێن لەگەڵ سینەما نەژیاوە حتا ڕەنگە یەکێک بڵێم باشە خۆ ئەم ئازارانە ئەم کارەساتە گەورانە لەگەڵ نەتەوە و لەگەڵ وڵاتەکانی تریش نامۆ نین بەڵام ڕاستی ئەوەیە کە هەموو وڵاتەکانی تر لەگەڵ کارەساتەکانیان ڕێگێکی وێنەیەشیان درێژ کردوێتەوە ینی ستالینیزم لێنینیزم هیتلەریزم گۆبلیزم کە بەرپرسی ڕاگەیاندنی هیتلەر بوو موسولینیزم ینی فاشیزم هەموو ئەمانە لەگەڵ خۆیان سینەمای خۆیان دروست کردو ینی چەند کەسانی خوێنڕێژ و درەندەوە چی بوون بەڵام بڕوایان بە هێزی سینەما هەبوو و حتا ینی ئەم قسەیە ڕەنگە زۆرتر بێ لای هیتلەر یا لای کەسێکی ئەمانە ئەگەر کەسێکە کوژرێ ئەبێ لەسەر شاشەش ئەم کەسە کوژراوە ببینە بۆی باوەڕ بکەین کە کوژراوە
ینی وەک چۆن ئێمەش دیسانەوە کاکتەها بڕای بۆ هەبوو ئەگەر ئێمە کوژراوی نەبێت لەسەر شاشە دیسان بکوژرێنەوەی باوەڕ بکەین کە کوژراوی لەبەر ئەوەیە کە بەڵام لە خۆر هەڵاتەوە بەتایبەت لە ئایدۆلۆژیای بەعسیزمە هیچ کاتێک حتا لە ئاستی پرۆپاگەنداش سینەما گرنگ نەبووە و سینەما نەبووە بە خاڵێک بەهێز لەبەرەوە کوردیش نەیتوانیوە لەگەڵ سینەمایە بژی و لەگەڵ سینمای پیاسە بکەوە لەگەڵ سینمایە گەورە بێ لەبەرەوەش تەنها شوێن وەکو شوێنێکی ڕەمزی بۆی ئێمە ئاوەڕ لە مێژووی سینەما بینەوە و لە سینەما تێبگەینە سینەماتیکە سینەماتیک دوای 50 ساڵ لە گەشەکردنی سینەما پنجاب پێمە بێت لە فەڕەنسا بوو کۆمەڵێک لە ڕخنەگر و سینەماکارەکان هاتن وتیان باشە ئەم هونەرێکی ئێمە خەریکین چییە و چۆن هاتووە و ئێستا کاتێتی ئەم ئاوەڕ لە مێژووی سینەما بینەوە و کورد ئاوەڕ لە مێژووی سینەمای ناوت و تا ئاوەڕ لە مێژووی سینەما نایاتەوە نابێ بە خاوەنی سینەمای خۆی تا لەگەڵ مێژووی سینەمای نەبێ نابێ بە خاوەنی سینەمای خۆی خاڵێکی تر کە کاکتەها جیا کاتەوە لە بەرهێنەرەکانی تر ئێمە ئەوانی کە سەرقاڵی سینانەوە بە جۆرێک پەیوەندیان بە سینەماوە هەیە زۆر باش تیۆریای مؤلیف ئەناسێن ینی تێکردنی کامێرا وە قەڵام وە کامێرا بۆ مەفهومێکی تر سینەماش هیچ کەمتر نییە لە هونەرەکانی تر و دەرهێنەر لە پێگەی مؤلیفایە بۆ مەفهومێکی تر ئازاری جەمعی و قەلەقی ئەو شتی کە خۆی باوەڕی پێێتی لە فیلم بە فیلم و فریم بە فریم فیلمەکانی یاگوازێتەوە و کاکتەها لە دوای ئێمە با بڵین لە دوای ئەڵمازکۆنای ئێمە دەرهێنەری مؤلیفمان نییە بەڕاستی حتا ئەو دەرهێنەرانی کە بەناوی دەرهێنەری گەورەی کورد و نازانم چیان ناسین تا چەند فیلمێک ڕەنگە کۆمەڵی ڕەگەزی هاوبەش کۆمەڵی قەلەقی هاوبەشینەتەوەی کۆمەڵێک شت لەگەڵ خۆیان فیلمەکانیانە درێژکەنەوە بەڵام دوای تەسلیمی جۆرێکی تر لە فیلم و جۆرێکی لە تێڕوانی بۆ سینەما ئەبێن و لە ڕاستیە نیمانە کاکتەها ئەگەر ئەم قسەیە ئەگەر وەکو گریمانیای وەرگرین ئەگەر ئەو فیلمانش حساب بکەین کە کاکتەها دوای مردنی دروستیەکە ئەگەر ئەو فیلمانە حساب بکەین کاکتەها دوای مردنی دروستیەکە ئێمە لە بەردەم دەرهێنەرێکی مؤلیفاین چونکە خەتێکی دەست پێ کردبوو کاکتەها و لەسەر ئەو خەتە بەردەوام بوو و زۆر گرنگ بوو بەڕاستی چونکە کێشەیەکی گرنگی سینەما لە کوردستان نەبوونی دەرهێنەری مؤلیفە نەبوونی دەرهێنەری مؤلیف ئۆتۆر بۆ معنایی کە ئێمە دەرهێنەرێکی وامان نییە بتوانین خاوەن سینەمایەکی سەر بەخۆی تایبەتمەندیەکی خۆی خاوەن جیهانبینیەکی سینەمایی خۆی بێ فیلم دروستە کرێ ڕەنگە فیلمیش باشی تایە بەڵام وەکو پرۆژەیەکی وەکو جیهانبینیەک و دنیابینیەکی سینەمایی نیمانە کاکتەها وردە بەرەو ئەوە ئەڕۆژ لە دوای ئەڵمازکۆنای بەشڕەی من ئێمە نەمان بوو بەڕاستی و نیمانە کاکتەها بەرەو ئەوە ئەچوو کە ئێمە مژدەی دروستبوون و دەرکەوتنی مخریجێکی مؤلیف و ئۆتۆرمان باتێ لە کوردستان من قسەکانم بە بەراوکردنی دوو گرتەی سینەمایی تەواوەکەم ئەگەر فیلمی سینەما پارادیزۆ بینی بێ سینەما پارادیزۆ بە دەرهێنانی جۆزیپە تۆرناتۆری دەرهێنەرێکی ئیتاڵیە لە گرتەیەکە کە کاکتەها زۆر خۆشی زۆر حەزی لێ بوو لە گرتەیەکە کارکتەرێکی تیانەوەی ئەلفرێدۆیە خاوەنی سینەمایەکە ئەپاراتە و جیازی پەخشی فیلمەکەی نمایش فیلمەکەی ئەسوڕێنێ و ڕووی فیلمەکە کاتە دەرەوەی سینەماکە لە پەنجەرەی سینەماکۆی کاتە سەر کۆڵانێکی ناو سەرجادی مەیدانی شارەکە و ئەو وێنانە لە شاشەی سینەماوە چنە ناو مەیدانی شارەکە ئەنا بڵێن سینەما لە سینەماوە چێتە ناو مەیدانی شارەکە سینەما لە شوێنێکەوە بێتەوە بە سینەما لە شەقام ئەوێ بە سینەمای سەرجادە ئەوێ سینەمای خەڵک بێواسطە بێ ڕایەڵ سەیری فیلمەکانەکەن قەشەیەکیە ڕێگریە بە جۆرێک دنیان بۆ دروستکە گاڵتەی پێکەین سەرمایه‌دارێکی ڕێگری ئابووریان بۆ جۆرە گاڵتەی پێکەن ئەم هاتنیە وێنەیە و ئەم وەرسوڵانی ئەم ئاپارات ئەم جیازە لە سینەماوە بۆ سەر شەقام سەر جادە مەیدانی شار و مەیدانێکی یا بڵین ئاگۆرایەکی جەمعیتر و فەزایەکی جەمعیتر ڕێک ئەو شتە بوو کە مەسەن ئێمە لە کورتە فیلمی ژین ئەگەر هەوڵنەبمیان بینیم ئەی بینین ئەو کاتێک کۆمەڵێک کۆچبەرن لە وسەم لە شاری بانەیە کاکشەوەنی زریانە بەڵێ لە زریانە کۆمەڵێک کۆچبەرن لە شوێنێکە لە سینەمایەکی خاپورکراوی تۆزلێ نیشتووە کۆ بنەوە و هەڵقەی فیلمێک نێگەتیڤێک بە دەستیەکیشیانەیە لە دەستی بەرە بێتەوە و لەبێ هەرێکی مۆنۆلۆگی خۆی چیرۆکی خۆی بە جۆرێک باسەکات و ئەمانە
ئەمە ڕێک تایم بڵێ جەوهری بیرکردنەوەی کاکتەها بوو ڕێک ئەو شوێنەیە کە ئازارێکی نەتەوەی بە سینەما بەیەکەکە. زۆر سپاس بوو کاک محەممەد بەگشتی هەموو ئەو شتانەی کە تا ڕادەیەک من ویستم قسەیان لەسەر بکەم کاک محەممەد ئاماژەی زۆر زۆر باشی پێدان بۆیە باسەکە من لەسەر ئەوە دەست پێەکەم چۆن دەتوانین کاکتەها لە مەرگ دەرباسکەین یعنی حقیقەتی مەرگەوەیە کە تەواوبوونێکە بە هەموو لایەکە کە ئاراستەیەەکەن بە هەموو لایەکە کە ئەیبان مەرگ جۆرێک لە ماتەم و مێلانکۆلیایتیایە مەرگ جۆرێک لە بەتایبەت لە ناو کولتوری شەرقیە و بەتایبەت لە ناو کولتوری کوردیشە مەرگ ئەبێتە خەسیسەیەک بۆ ئەو کەسا کە بەزەیەکیش لەگەڵ خۆیان ڕاکێشێت بۆ خوێندنەوەی ئەم بەزەیە لە زۆر حاڵەتەوە لەو هونەرمەندە ئاکات وا لەو کەسایەتی ئاکات کە ئیتر نەخوێندرێتەوە و دەرگای لێدا بخرێت ئەم ڕووداوە ئەگەر بمانەوێت کاکتەها لە ناومانە بێت و بەردەوام بیبینینەوە پێویستی نەتەنیا بە بینینەوە و بەردەوام گەڕانەوە بۆ بەرهەمەکانی بەردەوام خوێندنەوەشێتی لەو ڕۆوەکە نەسەرەتای سونەتێک بەڵکو درێژەی سونەتێکە کە بەشێکی لە شیعرایە لە کوردستان بەشێکی لە ئەدەبایە بەشێکی لە شانۆیە و سینەما بە حکمی ئەو کاریزمە و قابلیەت و توانایی کەتیایەتی ئەو ئیمکانەی بۆ کاکتەها کردەوە کە ئەو دڵە ڕاوکیانەی کە زۆربەی زۆرینەی شاعیرەکانمان زۆربەی زۆرینەی شانۆکارەکانمان و مۆسیقامان بوویەتی بگوێزێتەوە بۆ ناو سونەتە سینەماییە ئەم سەرەتایەکە بۆ ئێمە لە ناو کوردستانی چ باشوور و چ ڕۆژهەڵاتیشە من سەداسەد لەگەڵ کاک محەممەدام کە باسی ئەوەی کرد ئێمە لەو مەودای کە یەڵمازگۆنای تەواوە بێت و ژیانی کۆتایی پێدێت تا لەدایک بوونەوەی کاکتەها و دروستکردنی فیلمەکانی شتێکە لەو ناوەندەیە هەمانە شتێکە بە ناوی سنعەتی سینەمانی لە حقیقەتە بۆ باسکردنی ورتر ئەبێت بەڵام لە حقیقەتە ئەو شتێکە لەو ناوەندەیە ڕوایەت غیابی یەک ئەنسوری زۆر زۆر گەورەی تیا بەدیەکرێت ئەویش ئەنسوری عەشقە بۆ خودی سینەمایە عەشقە بۆ هونەر بۆیشە حەزەکەم لێرەوە بە ئەو قسەی بەدیۆوە بچ بەناو بابەتەکە ئەلەن بەدیۆ فەیلسوفێکی فەڕەنسەویە کە باز لەوە ئەکادێمە لە ژیانێکە ئاژین بە دڵنیاییەوە ئەمە چوار ڕێگەمان لە هەموو مرۆڤ چوار ڕێگەی بۆ تاقیکردنەوەی حقیقەت بۆ خوێندنەوەی حقیقەت بووە سیاست علم عەشق و هونەر ئەمە هەموو ئەو ئامێرانە بوون کە لەبەردەستی مرۆڤ بوون بۆ ئەوەی کە خۆی پێ بخوێنێتەوە بوونی خۆی لەسەر زەوی پێ بخوێنێتەوە بەڵام بەداخەوەی مە ئێستا لە ژیان لە سەردەمێکە ئاژین کە بە وتەکەی بەدیۆ سیاست خۆی گۆڕیوە بە بەجلێکی ترەوە ئەیبینی ئێمە علم بووە بە تەکنۆلۆژیا عەشق بووە بە سێکس و هونەریش بووە بە کولتور بۆیە لێرەیە کە باسی ئەو مەودایەمان کرد کە لە نێوان یۆڵمازگۆنایەوە تا کاکتەها کە باسی لێکرێت لە حقیقەتە هونەر بۆ ئێمە ئەو لایەنەیە کە دووبارە خۆی لە کولتور دەرباز دەکاتەوە کولتور وەکو سەنعەت وەکو ئەو شتێک کە ئیشی پێکرێت وەکو ئەو ئەخلاقیاتە ڕۆژانەی کە لە هەموو هەڵسوکەوتی ڕۆژانەمانە بەدیەکرێت بۆیە لێرەوەیە کە ئێمە لەگەڵ تاکەریمیەکە بەرامبەرە بینەوە کە ستاتیکاییکردنی ژیانی شەخصی خۆی و ستاتیکاییکردنی سینەماکەی خۆی وەکو کۆمەڵێک ئێلەمانی زۆر زۆر تاکە کەسی و تایبەت یان بە شێوەیەکی ئەگەر نیچەیش سەیری بکەین زۆر ئەتیکاڵ دژی مۆراڵ دژی ئەو شتێکە لە واقعا وەکو ئەخلاقێکی باوی سینەمایی هەیە دەستی پێکاتەوە ئەمە بە حکمی تەجروبەی خۆم کە هەم لەگەڵ یا بەردەوام لە فیلمی دووهەمیەوە دەورم بینیوە لە فیلمەکەیەوە بەردەوام ئەگەر چی وەکو دوو چاوی جیاوا سەیری سینەمامان کردووە بەڵام بەردەوام شوێنێک بووە کە خۆمی پێ ببەستمەوە بۆ سونەتەوە و ئاگام لەم وردە کاریانە بووە لە وردبوونەوانەی کە چ لە ژیانە بۆیە بە حکمی هەرەوەیشە شاید هەموو ئەو کەسانەیشی کە لێرەن و لە دەرەوەی ئێرەیش کە پەیوەندیان لەگەڵ کاکتەها بووە ئەگەر بیخەنە ناو
کولتوری خۆمانەوە زۆر عاتفی وەکو پیاوێکی زۆر باش باسیەکەن وەکو کەسێک یا دڵنیان وەکو ئەو ناوەی کە زۆر دووپا دەبێتەوە پیاوێکی سپی ئەگەرچی من زۆر لێرەیە ئەترسم لەوەی کە دیسانەوە تووشی ئەو دوالیزمە خێر و شەڕیە ببینەوە کە کاکتایەتیا بخوێنینەوە بەڵام بە حەقیقەت ئەوەیە کە ئەم ستاتیکایە لە خزمەتی دروستکردنی ژیانێکایە هاوکات ژیانێک جیا لە دەرەوەی هونەریش تەنانەت ژیانێک کە بۆ ئامانجێک بۆ بەرەو ئامانجێک ئەڕوات بەرەو ئامانجێکی زۆر زۆر دیاری کراوە ئەڕوات و هاوکات ئامێرەکانیشی بگۆڕدرایە کاکتە ئەگەر سینەماشی بەدەستەوە نەبووایە شانۆ بووایە یان شعر بووایە شتێکی لە کۆی ئەم ستراکچەرە ئەستاتیکاییە ناگۆڕی ئەم ساختارە ئەستاتیکایی ناگۆڕی ئەو تاکە کە لە گوندێکی نزیکبانەوە دەست پێ ئەکات و سناریۆ ئەنووسێ بەردەوام سناریۆ ئەنووسێت سناریۆکانی نێرە بۆ فستیواڵەکان دوجار لە فستیواڵەکە سناریۆکەی سەر ئەکەوێت پێڵێن ناتوانانی خۆت ئەم فیلمە دروستکەی چون ئەزمموی ئەوە نییە ئەین بە کەسێکی کە و کاتێک کە دێت لەگەڵەوە گروپەیە کە ئیشەکەن بەردەوام ئاگای لێبێت چی ئەەکەن ئەوان چی ئەتوانێت لەوان فێر بێت تەوازوع و لە خۆ بردەیەک بۆ فێربوون لە خزمەت ئامانجێکی گەورەترە ئەمە ئەو ستاتیکایە کە کاکتا خۆی بێبەستێتەوە وەکو ژیان وەکو تەنانەت مەجالمان هەیە وەکو ژیانیش بچینەوە و بگەڕێنەوە بۆی بەڵام هەستەکەم بە حکمیەوەی کە جێپەنجەکانی زۆرتر لە ناو بەرهەمەکان یا دیارن ئێمە دیسانە بێ بگەڕێنەوە بۆ ئەو ستاتیکایی کە لە فیلمەکانی یا بەجێماوە من چیام خۆڕاگرم سەر کەشفرۆنیم نابەزم گێژلولی تووڕەبوونم دم بەگەر هەورا دەچم گێژلولی تووڕەبوونم دم بەگەر هەورا دەچم ترسنۆک نیەی وام لە بێشای گۆڕەپانە کەوەژیم ترسنۆک نیەی وام لە بێشای گۆڕەپانە کەوەژیم دار بەڕوم بێن بۆ بڕینم خۆم بەگەشتەوە دەچم دار بەڕوم بێن بۆ بڕینم خۆم بەگەشتەوە دەچم من سرودم وانەکانم وا لە لووتکەی شازیام لاوکی سوورم لە بەردەم مردنی پێشوازیام تاوە چەخما خەم بە جوامێری لە چاوی سەنگەرە تاوە چەخما خەم بە جوامێری لە چاوی سەنگەرە دێم لە ناو گەرکانی هەڵچووی نەوبەرەی گیان بازیە دێم لە ناو گەرکانی هەڵچووی نەوبەرەی گیان بازیە من شەبەنگم چارە نووسم وا لە پاسۆی گەشاو نێڵە نێڵی ئەو ڕەوایم وا لە ناخی پێسرەشاو ئاگری کوورە دەرونی تۆڵە سێنی ئەم گەلام ئاگری کوورە دەرونی تۆڵە سێنی ئەم گەلام وا لە کوردستانی کویلای مەبخوراوی بەش بەشاو وا لە کوردستانی کویلای مەبخوراوی بەش بەشاو زۆر سپاس کاک مستەفا ئەو ڕۆ دووەمین ساڵ یادی
کۆچی دوایی تاای کەریمیە جنابەت یەکێک لەو کەسانە بووی کە زۆر زۆر نزیک بووی لێ و بەردەوام کارەکانی تاقیبە کرد پێم خۆشە بزانم بۆ ئەو کارانەیە کە کردی نمایش نەکراوە کارەکانی هەروە ماوەتەوە کێشە هۆکار چی بووە؟ کارەکانی تەها بەگشتی تا ئێستا کە نمایشی تەلەڤیزیۆنی نەبووە جگە لە کوێستانی سپینەوە ئەویش دوایی مەرگی خۆی نمایش کراوە بەداخەوە تا ئەو کاتێک کە لە ژیانە بوو کاناڵە تەلەڤیزیۆنیەکان هیچیان ئامادە نەبوون نمایشی بکەن و ناچار دوای ئەوەی گلەیینامەیەکی نووسی و سپاسی لە یوتیوب و فەیسبوک کرد کاناڵ فیلمی کوێستانی سپی خستە سەر یوتیوب ئەویش لەبەر ئەوە بوو کە لە ڕاستیە فیلمی کوێستانی سپی لە بەرژەوەندی ئەو لایەنانە نەبوو کە کەناڵە تەلەڤیزیۆنیەکانیان پێبوو چون کوێستانی سپی باسکردن بوو لە شەڕی براکوژی و ئەمە لە بەرژەوەندی ئەوانە نەبوو فیلمەکانی تری تەها بە زۆری سپۆنسەریانەیە تا ئەوەن جێگەی من ئاگادار بم و سپۆنسەرەکانیان ئەو لایەنە بەرهەمێنەرەکانیان ڕەنگە ئیجازە نەدەن بەوەی کە بڵاو بێتەوە بۆ وێنە فیلمی خۆی بوون کە بەداخەوە تەها فیلمی خۆی بوونی بە ناوی خۆیەوە نەکردووە و خۆشحاڵم کە لانیکەم لێرە خەڵکانێک زانیان کە فیلمی خۆی بوون فیلم بەرهەمی تەهایەوە وابزانم کەناڵی ڕوودا و بەرهەم سپۆنسەری فیلمی خۆی بوونە کە نمایش نەکراوە لەبەر ئەوەی تەها ئەو کات ئەترسا نەوەک کێشەیەکی بۆ پێش بێچون تەها ڕاستە لە باشوور نیشتە جێبوو بەڵام بەردەوام سەردانی ڕۆژهەڵاتی دەکردەوە لە ڕاستیە هاتوچۆیە کرد فیلمی خۆی بوونی بە ناوی خۆیەوە نەکرد کە باس لە حیزبی خۆی بوونە نازانم کاناڵی ڕوودا و تا ئێستا نمایشی ئەم فیلمەی نەکردووە تا ئەو جێگەی من ئاگادار بم یا فیلمی من بەکرێگیراوێکی سپیم کە ئەوش سپۆنسەرێکی هەیە تا ئێستا سپۆنسەرەکەی ئیجازەی چاپ و بڵاو ئیجازەی بڵاوکردنەوەی لە تەلەڤیزیۆنەکانە پێنەداوە و 1970 شەوی هەر سپۆنسەرەکان هەرچەند 1970 و تا ئەم کۆتاییانەش لە فستیڤاڵەکانە بوو و بەختەوەرانە چەند خەڵاتی هێنا دوای مەرگی کاکتاش بەداخەوە سپۆنسەرەکان تا ئەو جێگەی من ئاگادار بم بەشێکی زۆری سپۆنسەرەکان ناهێڵن و بەشێکیشی وەکو فیلمی کوێستانی سپی کەممەیلی و کەممێری کەناڵە تەلەڤیزیۆنەکان بوو لەبەرەوەی لەگەڵ جۆری ڕوانینی ڕەخنەگرانەی کاکتەها بۆ دیاردەیەک وەک براکوژی و شەڕی حیزبەکان ئیجازەی نەدام فیلمە بڵاو بێتەوە کاک نەجمەگیان ئەو ڕوودووەمین ساڵیادی هونەرمەندی سینەماکاری کورد تاهای کەریمیە بەداخەوە تەها لە گەنجیا کۆچی دوایی کرد بەهۆی ڕووداوی تەسادفەوە هەر تا ئێستا ئەوینین تەها لە نێو خەڵکا لە نێو جەماوەرە زیندووە و بە جوانەمەرگ و بە ناکامی لە خەڵم دەدەن لە سینەمای کوردیە حەزەکەم ڕای خۆت لەسەر تەها دەربڕی کاراکتەر و کەسایەتی شخصیەتی هونەری تەها بەڵێ زۆر بەداخەوە من کاکتا هەرتا لە ژیان نابوو زۆر بەداخەوە نەمناسی وەڵام ئەم ئێوارە کۆڕە من زیاتری کاکەتە هەمناسی ئەو جۆرەی کە باسی بیر و ڕامانی کاکتەها کە ئینسانێکی بەرزەفڕ بە دڵسۆزی گەل و نیشتمانەکەی بووە بەڕاستی بە خۆتان باشە زان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانە کە جمهوری ئیسلامی باڵی ڕەشی لەو کاتەوە کێشاوە بەسەرەوە هەموو هەناسێکی ئازادی خوازی لە ڕاستیدا یاساغا کاکەتایش ئینسانێ بوو کە بە شۆن لە ڕاستیدا ڕاستیەکانە ئەگەڕا ڕاستی میلەتەکەی بە دنیا نیشان با لە ڕێگەی سینماوە ئینسانێکی بەرزەفڕ بوو لە کارەکانیا دیارە ئەم بۆنە لە ڕاستیدا کەسانێکی دڵسۆزەوە جێگەی خۆشحاڵیە کە کەسانێکی دڵسۆز هەن یادی کەسانێکی ئەوا بەرز ڕاگرن هەرچەند زۆر بەداخەوە کاگەتەها و کەسانێکی تر کە ئێسەش لە ژیانە هەن زۆر بە پیریەوە نایەن کە بتوان تواناکانی بخەنە خزمەت گەل و نیشتمان و نەتەوەکەمانەوە من هیوادارم بەو شێوە نەمێنێ هەر کەسێ توانای هۆنەری هەیە بتوانن یارمەتی بدەن بۆ ئەوەی میلەتەکەمان پێ بگەی بێتە نەتەوەیەک بۆ ئەوەی لە ڕاستیدا هونەر ناسنامەی هەموو میلەتێکە ئەبێ ئەمکاناتێکی تایبەتی بۆ دابنرێ سەر ڕای هەموو ئاستەنگێک و هێنێک نازانم ئەم شتانە ئەبێ هونەر مایە تایبەتی بۆ دابنرێ ئەوە شتێکی نەشاراوەیە شتێکی حاشا هەڵنەگرە کە هونەر ناسنامەی هەموو میلەتێکە لەم کۆڕا دەرکەوت کە ئینسانهایەکی بەوکو کاکەتەها ناویان وە نابێ وەکو یەڵمازگونای وەکو کەسانێک کە دڵسۆزی گەل و نیشتمانەکەیانن ئەوە نیشانەی ئەوەیە
بۆ ئەوەی نەوەی نوێ بزانێ ئەگەر نەوەی نوێ دڵسۆزی گەل و نیشتمانەکەیان بێ کەسانێک کەن کە کەسانی دڵسۆسن ئابەم جۆرە ڕێزیان لێ بگرن. کاک بۆرگیان جنابەت وەک نووسەرێک کتێبێکت لەسەر نەمرتەهای کەریمی نووسیوە و ئەو ساڵ دووەمین ساڵیادی نەمرتەهای کەریمی سینەماکاری کوردە. حەزەکەم باسێک لەو کتێبە بکەی چۆن بوو ئەو کتێبەت نووسی چی بیرۆکەیەک بە مشک داهات دوایەوە کەسایەتی کاراکتەرێک وەک تەهای کەریمی کە بەو تەمەنە کورتەیەوە زۆر شت هەڵگرێت کە ئەو ڕۆباسی لەسەرەکری. ڕاستەکەی من کۆی کەیتەوە هەموو بەریەکەوتنەکانی من و تا کەریمی 4 سەعات نابێ. بەڵام بەهۆی ئەوەی کە کەسێکی زۆر تایبەت بوو خوێندنەوە و ڕوئیای ئەم کووردە کە لە بواری سینەما ئیشیە کرد زۆر تایبەت بوو بەڕاستی کۆچەکەی زۆر کاری تێکردم لەبەرەوە من وەکو شتێکی وجدانی بیرم لەوە کردەوە هەنێ بیبلۆگرافیا و ژیان نامە و خۆشم پەخشانێکم نووسی بوو کە لە کاتی کۆچەکەیە مانە کۆ بکەینەوە و بە هاوکاری بە ڕۆبەرتی سینەمای سلێمانی لە چلەکەیە چاپی بکەین. ناوەڕۆکی ئەو کتێبە غێری ئەوەی لە ژیانی گزارش بکات چیتر تای دەرخستووە؟ بەڵێ ڕاستەکەی من لە یەکەم تێکستەوە کام لە گۆڤاری مەهاباد بڵاوی کردوێتەوە دەستم بە خوێندنەوەی ئەو سیناریوانە کرد کە تەها کەریمی نووسیوێتی چکە من وەکو کەسێکی سینەمایی نیم بەڵام وەکو دەقێکی ئەدەبی سەیری نووسینەکانیم کرد خوێندنەوەم کرد لە ڕێگەی دەقەکانەوە بۆ بیر و بیرکردنەوە و دنیابینی تەها کەریمی بەڕاستی زۆر من ئێستاشی لەگەڵا بێ بەداخەوە کە من دوای لە کتێبەکەشان نووسیومە دوای کۆچی تەها من تام ناسی ئیتر جگە لەوەش بیبلۆگرافیان بۆ بەرهەم و خەڵاتەکانی کرد ژیان نامەکەی ئامادە کرد ئەنی بۆ ئەو کاتە هەرەوە ئەکرا ڕاستیکەش کە کاتەکە زۆر کەم بوو خۆشمەندامی لیژنەی ئامادەکاری چلەکە بووم تر هیوادارم توانی بێتم خزمەتێک بەو مرۆڤە بکەم کە چەند سەعاتێک ناسیومە.